گۆڕستانە ستونیەکان یان تاوەرەکانی کۆماری ئیسلامی. پلاسکۆ لە تاران، مترۆپۆل لە ئابادان و سەدان بورج و باڵاخانەی نائەمن و کۆن و داڕزاو لە ئێران بوونیان هەیە کە لە ئاسپ بوومەلەرزە و ئاگرکەوتنەوە و ڕووداوە سروشتیەکانی تردا بەرگە ناگرن و بەردەوام مەترسی داڕمانیان لەسرە. بە قەولی معمار و مەهەندیسەکان لە ڕاستیدا ئەم جۆرە بینایانە گۆڕستانێکی ستونین کە دەتوانن گیانی دەیان و سەدان شارۆمەندی بێدیفاع بخەنە مەترسیەوە و کارەساتی مرۆیی نوێ بەخوڵقێنن. وێڕای ئەوەش نمونەی مترۆپۆل دەریخست کە ساخت و سازەکانی ئەم ساڵانەی دوایی لە ئێران و بە تایبەت ساختمانەکانی پرۆژەی مەسکەنی مێر لە جۆرێک پەیوەندی و مناسباتی پڕ لە گەندەڵیدا دروستکراون کە بە هیچ شێوەیەک ناتوانی بە دڵنیایی و ئەرخەیانیەوە ژیانیان تێدا بکەیت. لا ڕووداوی بوومەلەرزەکەی کرماشاندا شایەتی داڕمانی ژمارەیەکی زۆر لەو بینا نائەمن و نائیستاندارانە بووین کە چ بەهۆی بوومەلەرزەکەوە و چ بەهۆی دوالەرزەکانیەوە چەندین بینا و باڵاخانە بەسەر دانیشتوانەکانیدا وێران بوون. شارەداری و بەرپرسە خۆجێی و ئۆستانیەکان لە هاودەستی لەگەڵ بەرپرسانی نزامی و ئەمنیەتی و هەروەها بە هاوکاری ئیمام جومعەکان و نوێنەرانی خامنەئی بواری مەسکەن و شارەزاییان کردوتە بە سێنێک بۆ سپیکردنەوەی پوڵ، بەرتیلخۆری و گەندەڵی سەرسوڕهێنەر، هەروەک چۆن مترۆپۆل بەبێ مۆڵەت نهۆمی یەکەمیان دروست کرد و لەسەر ژێربینایەکی کە تەنیا ئیزنی دروستکردنی 6 نهۆمی پێدراوە 4 نهۆمی تری پێزیاد دەکەن و دەرەنجام بەبێ لە بەرچاوگرتنی ڕاستپاردەی مهندیس و کارناسان کارەساتی مترۆپۆلیان خوڵقاند. بەرپرسانی ئەمنیەتی حکوومەت لە وەڵام بە نیگەرانی و داواکاری خەڵک بۆ دەستنیشانکردنی ئەو بینانەی کە مەترسی داڕمانیان لەسرە بڵاوکردنەوەی ناوی ئەو شوێنانە بە بابەتێکی ئەمنیەتی ناودەبات و لا بڵاوکردنەوەیان خۆ دەبۆیرێت. بەکرێ گیراوان و کاسە لیسانی ڕژیمیش لە ناوەوە و دەرەوەی وڵات بە مەبەستی ئاسایی نیشاندان و بچووکردنەوەی کارەساتەکە ناو نیشانی ئەو بینا و باڵاخانانیان کە لە وڵاتە ئەمریکایی و ئوروپاییەکان ئاگریان تێبەر بووە ویان داڕماون بڵاو کردوێتەوە و مەبەستیانە وا نیشان بدەن کە ئەم چەشنە کارەساتانە بابەتێکی گشتی و جیهانیە و نابێت بەو هۆیانەوە ڕژیم بخرێتە ژێرگوشارەوە. ئێران کۆمەڵە دوورگەیەکە لە کارەسات و نائەمنی لە هیچ بوارێکەوە ناکرێت بە وڵاتە سەرمایەدارە پێشکەوتووەکان بشوبهێنرێت. دەستگای درۆ و پرۆپاگەندەی حکوومەت ناتوانێت گەندەڵی و بێلیاقەتی خۆی و کەم تەرخەمیەکانی لە ئاستگیان و ماڵی خەڵک بە خستنەڕووی ئاماری ناڕاست پەردەپۆش بکات. هەبوونی مەسکەنی ئەمن و هەرزان مافی هەر ئینسانێکە و ئەوەی کە لە ئێرانی ژێر دەسەڵاتی ڕژیمی ئیسلامیدا بوونی نییە ئەمنیەتی گیانی و دابینکردنی سەرپەنای ئەمن و هەرزانە. خەوتن لە ناو گۆڕ و لەسەر سەربان و پارکەکان، خێوەت هەڵدان و ژیان لە حەڵەبیاوەکان بەبێ بەهرەمەند نەبوون لە هیچ چەشنە ئیمکاناتێکی خۆشگوزەرانی کارکردن و ژیان بەسەربردن لە بینای نائەمن و نەگونجاودا بەشی ملیۆنان کەس لە خەڵکی فەقیر و هەژاری ئێرانە و ژیانکردن لە ناو کۆشک و تەلار و بازرگانیکردن بە گیان و ژیانی خەڵکیش بەشی دەسەڵاتدارانی گەندەڵ و کۆنەپەرستی کۆماری ئیسلامیە. ئەوە مافی بێ ئەملا و ئەولای خەڵکە کە بزانن ئەو بینایی کە ژیانی تێدا بەسەر دەبن ئەمنیەتی هەیە و یان لایەنی ئەمنی و ئیستانداردە جیهانیەکانی تێدا ڕەچاو کراوە. حکوومەتێکی کە گشت کێشە و گرفتە ورد و درشتەکانی بە ئەمنیەتی کردووە و بە سەرکوتکردن وەڵامی پێدەداتەوە، نظامێکی کە دەیەوێت کێشەکانی کەم ئاوی، وشکە ساڵی، کۆرۆنا، دیاردەی خۆڵبارین و بێبارانی بە دوعا چارەسەر بکات، ئاشکرایە کە توانایی دابینکردنی ئەمنیەتی خەڵکی لە شوێنی کار و ژیانیاندا نییە. ماڵ و سەرپەناکانی خەڵک نابێت ببێتە گۆڕستانی ستونی و لە حاڵێکدا کە گرانی، بەشمەینەتی، سەرکوت و هەڵاواردن و بێمافی ژیانی لێتاڵکردوون بەشێک لە خەڵک بە نیگەرانی و ترس لەوەی کە نەکا ماڵەکەیان بەسەردا بڕوخێ و مەرگی ئازیزانیان ببینن سەر بکەنە سەرسەری. تەمەنی حکوومەتی ئیسلامی گەیشتۆتە کۆتاییەکانی خۆی و درەنگ یان زوو کۆشکی ئەو نیزامەی کە دەسەڵاتدارە گەندەڵ و جنایەتکارەکانی
لەسەر شانی خەڵک و بە ئارەقەی ڕەنجی ئەوان بینایان کردووە تێک دەڕوخێت. تا ئەو کاتە بە مەبەستی دەستنیشانکردنی بیناکۆن و داڕزاوەکان لە سەراسەری وڵات پێویستە ناوەند و دامەزراوەی تایبەتی کارناسانە و جەماوەری بۆ لێکۆڵینەوە و هەڵسەنگاندنی ئەو بورج و باڵاخانانەی کە گومانی داڕمان و بوونە هۆی کارەساتیان لێ دەکرێت پێک بێت بە خێرایی لێکۆڵینەوە و هەڵسەنگاندنی کارناسانەی خۆی ئەنجام بدات و نیگەرانیەکانی خەڵک لەم بابەتەوە کەم بکاتەوە.